ئیسرائیل وڵاتێکی بەهێز لە ڕووی هێزی سەربازیەوە. سوپای ئیسرائیل پلەی 8 هەیە لە ڕیزبەندی بەهێزترین هێزە چەکداریەکانی جیهان، بەڵام بەوەندا ناوەستێت. لەم ساڵانەی دواییشدا هەڵدەستێت بە پەرەپێدانی سیستەمێکی بەرگری زۆر بەهێز کە لە سەرانسەری جیهان دەنگی دایەوە. سیستەمەکە ناسراوە بە ئایرۆن دۆم یاخود بە ئاسمیەکەی ئیسرائیل. ئایرۆن دۆم سیستەمێکی بەرگری موشکیە بۆ ڕێگریکردن لە موشک و تۆپانەی ئاراستەی ئیسرائیل دەکرێت لەلایەن کۆمپانیایەکی بەرگری ئیسرائیلی پەری پێدراوە. ئەمریکا پاڵپشتی پرۆژەکە دەکات سەرەتا بە مەبەستی بەرەنگاربوونەوەی هێرشە ئاسمانیەکانی لوبنان لە شەڕی ئیسرائیل لەگەڵ حیزبوڵڵا لە ساڵی 2006 هەروەها شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستین لە ساڵی 2007 پەرەی پێدرا. سیستەمەکە لە ساڵی 2011 بە تەواوەتی دەستی بەکارکردن کرد. شێوازی کارکردنی ئاڵۆز و وردی هەیە. ڕاداری زۆر ئاڵۆز بەکاردەهێنێت بۆ دیاریکردنی ڕێڕەوی موشەکە هاتووەکان. توانای شیکاریکردنی زانیاریەکانی هەیە بۆ لێکدانەوەی ئاستی مەترسی بۆ سەر دانیشتوانی وڵاتەکە. کاتێک ئامانجێکی بە مەترسی دیاری کرد، موشەکی ڕێگریکار دەهاوێژێت کە پێیان دەوترێت تەمیر. تەمیرەکان هەستەوەری پێشکەوت و سیستەمی ڕێنمایی و تەقەمەنی هەڵدەگرێت. توانای تێکشکاندنی موشک یان تۆپی هاتوویان هەیە لە هەوادا. هەموو ئەمانە تەنها لە چەند چرکەیەکدا ڕوودەدەن. میکانیزمی کارکردنی سیستەمەکە بە شێوەیەکدا ڕێژراوە. زیاتر گرنگی بە ناوچەی دانیشتوان دەدات وەک لەو ناوچانەی کە چۆڵن. هێزەکانی ئیسرائیل ئاماژەیان بەوەداوە لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکانەوە لە غەزەوە 866 موشک و گول لە هاوەن ئاراستەی ئیسرائیل کراوە. قوبەکە تا ئێستا توانیوێتی ڕێژەی سەرکەوتنی 96 بەدەست بهێنێت لە گێڕانەوەی موشکەکان. توانای ئەم قوبەیە سەرنجی گیانی بۆ خۆی ڕاکێشاوە. ئەمریکا داوای هاوکاری لە ئیسرائیل دەکات بۆ پەرەپێدانی سیستەمی هاوشێوە. لە ساڵی 2020دا ئیسرائیل 2 پاتری قوبەکە دەدات بە سوپای ئەمریکا. ئۆکرانیاش لە سەرەتای دەستپێکردنی شەڕ لەگەڵ رووسیادا داوای ئەم سیستەمەی کردووە، بەڵام ئیسرائیل جگە لە هاوکاری مرۆیی و پاراستنی مەدەنی هیچی دیکەی بۆ دابین ناکات. لە ساڵی 2017دا پەرەپێدانی ئایرۆندۆمی دەریایی تەواو کرا کە دەتوانرێت لە دەریادا جێگیر بکرێت بۆ پاراستنی کەشتیە دەریایەکانی ئیسرائیل. بێگومان سیستەمێکی لەو شێوەیە تێچوویەکی کەمی نابێت. تێچۆکەی لە دەیان هەزار بۆ ملیۆنان دۆلار مەزندە دەکرێت. ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە بەم قوبەیە دەدرێت و لە ئێستاشدا بۆ چەندین مەبەستی دیکە کارایە. لەوانەش پاراستنی بنکە سەربازیە گرنگەکان و کۆبوونەوە گشتیەکان، بەدابینکردنی میکانیزمێکی بەرگری تون، پاراستنی ژێرخانە ئابوووریەکان وەک وێزگەکانی کارەبا و فڕۆکەخانە و بەندەرە دەریایەکان. بەڵام لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە، ئایا سیستەمەکە بە تەواوی بێکەم و کوڕیە؟ لەگەڵ ئەو هەموو توانایی ئەم قوبەیە چەندین جار توانراوە موشکی دوژمنی پێدا تێپەڕ بێت. هێزەکانی بەرگری ئیسرائیل ڕایانگەیان لە 12 ئایاری 2023 موشکێکی ڕێگریکاری ئایرۆندۆم تووشی هەڵەی تەکنیکی بووەوە. لە ئەنجامدا موشکەکە لە کەرتی غەزەوە ئاراستەی ئیسرائیل کرا. بەرماڵێک لە ڕۆهێڤێت و کوژرانی کەسێکی تەمەن 70 ساڵ و برینداربوونی چەند کەسێکی دیکەی لێکەوتەوە. هەرچەندە پێشکەوتنە خوارەوەی موشکەکە ئاگادارکردنەوەی دەنگی لێدراوە، بەڵام سیستەمەکە وای کرد خەڵک دڵنیا بن و هیچ ڕێکارێکی خۆپاراستن نەگرنەبەر. قوبەکە تا ئەمڕۆ ژیانی هەزاران خەڵکی ڕزگار کردووە. هەر بۆ نمونە لە مانگی ئازاری ساڵی 2012 قوتابخانەیەک لە شاری ئەشقەلۆنی باشووری ئیسرائیل کرایە ئامانجی موشکەکانی کەرتی غەزە. لە قوتابخانەکەدا سەدەها منداڵوانەیان دەخوێن. سیستەمی ئایرۆندۆم ڕاستەوخۆ موشکەکانی دەستنیشان کردو، موشکەکانی ڕێگریکاری هەڵدا پێش ئەوەی موشکەکان بکەونە قوتابخانەکەەوە. تەمیرەکان تێکیان شکات. بەهۆی وەڵامدانەوەی خێرا و ڕێگریکاری قوبە ئاسمیەکە ژیانی ژمارەیە قوتابی و کارمەندان ڕزگار کرا. بەهۆی ئەم نمونە هاوشێوانە خەڵکی ئیسرائیل قوبەکە بە هۆکاری خۆشگوزەرانی و سەلامەتی خۆیان دادەنێن.